سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوونێتەوە خزمەتان. بەڕێزان ئەم بەرنامەیە هەروەک ئاگادارن هەر جارێ و ئاوڕێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هونەرمەند، ئەدیب، شاعیر و نووسەر، چوەک دیدار چوەک بابەت. لە بەرنامەی هەفتەیەشماندا بابەتێک پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی زمان لە ئەدەبی کرێکاریدا لە نووسینی عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵ. هیواداری مەجەڵتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. زمان لە ئەدەبی کرێکاری بایەخێکی تایبەتی هەیە و نووسەرانی کرێکاری دەبێت خاوەن زمانێکی ڕوون و ڕۆشن بن تا بتوانن مەبەستەکانیان بە جوانی بگێنن بە خوێنەر. دەقی ئەدەبی بە تایبەتی شعر گەمەی زمانوانی نییە تا سەر لە خوێنەری کرێکار بشێوێنرێ و نووسەریش باڵادەستی ئەدەبی و زمانوانی خۆی لە ڕێگەی گەمەیەکی ناشیرینەوە ئەنجام بدات. زمان دەقی ئەدەبی کرێکاری بێگرێ و گوڵ و سفت و سادە و بەهێز لە گەیاندنی مەبەستی نووسەر. ئەدەبی بورژوازی و ئەدەبی کرێکاریش چونکە ڕوو بە خەڵک و ڕوو بە نوخبەن زمانی بەکارهاتوو تێیدا ڕۆڵێکی بەرچاو دەگێڕێ لە نیشاندانی ئاستی باش و خراپی دەق. ئەدەبی کرێکاری گەرچی زیاتر ڕووی لە خەڵکی ستەمدیدەیە بۆیە تا دەکرێت دەبێ بە زمانێکی سادە بەڵام جوان و بەرز بنووسرێ. چونکە زمان سەنگی مەحەکی نووسینە و گرینگە زمان نووسین لە ئاستێکی بەرزدا بێ. ئەدەبی کرێکاری ئەدەبی فرامۆشکردنی ڕەگەزی زمانی نییە لە دەق. باڵکوشان بەشانی ناوەڕۆک و پەیامی کۆمەڵایەتی دەق دەبێت بایەخ بە زمانی نووسینش بدرێ و پەرەی پێ بدرێ. لە هەمان کاتیشدا مەسەلەی زمان پەیوەندی هەیە بە کێشەی ڕاستەوخۆییەوە لە دەقی شعریدا. ئەڵێم کێشە چونکە کراوەتە کێشە و خاڵی لاوازی دەقی شعری. من پێم وایە ڕاستەوخۆیی لە دەربڕینی شعری کرێکاری کێشە نییە و شاعری کرێکاری حەقی خۆیەتی دەست بۆ ئەو جۆرە ستایلە لە دواندنی خوێنەر ببات تا ناوەڕۆکی کۆمەڵایەتی دەقەکەی بگەێنێت بە خوێنەر. چونکە جارێکی تر بە پێچەوانەی ئەدەبی بورژوازی شعر بەدەر لە پەیام و ناوەڕۆکی کۆمەڵایەتی مانایەک نادات بەدەستەوە. بۆیە بیانوگەلی لە چەشنی شوعار و دروشمدان و بەکارهێنان و ڕاستەوخۆیی لە شعر هۆکارێکە بۆ لەدایکبوونی شعری مردوو. نەخێر شاعرانی مردوو ئەو شاعرانن کە قسەیان پێ نییە بۆ خوێنەر. شاعری بەکاربەری زمانی ڕاستەوخۆ لە شعر نەک مردوو نییە بەڵکو لە جێگای قەراری گرتووە کە مەکانێتێکی شۆڕشگێرانەیە و ڕەخنەگەرانی بورژوازی حەز ناکەن بەم جۆرە لە بەپێچ و پەناییەوە باسی دەبکەن. ئەدەبی کرێکاری ئەدەبی جەهەتگیری کرێکاریە واتە مەرج نییە نووسەری دەقێکی کرێکاری خۆی هەڵگری ئایدۆلۆژی بورژوازی کرێکار بێت یان دەشێت کرێکارێک وەک نووسەر دەقێکی ئەدەبی بێت. لە کاتێکدا دوور نییە نووسەری دەقێک کرێکار نەبێت بەڵام پارێزەری بەرژەوەندی چینایەتی کرێکاران بێت. بۆیە یەکێک لە خەسڵەتەکانی ئەدەبی کرێکاری بەگشتی ئەوەیە کە تا چه ئاستێک پەیوەستە بە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی چینی کرێکار و تا چه ئەندازەیەک پارێزەری بەرژەوەندی چینایەتی کرێکارە لە دژی سەرمایەداران. ئەدەبی کرێکاری ئەدەبی بەرەنگاربوونەوە و ڕەتکردنەوەیە. ئەدەبی نیشاندانی ڕوودزێ و جوانەکانە. ئەدەبی هێرش و ستایشە. ئەدەبی کرێکاری لەگەڵ سەرهەڵدان و پەیدابوونی چینی کرێکار و خەبات و تێکۆشانی ئەو چینە لە دژی چینی سەرمایەداری سەرهەڵدەدا و گەشە دەکات. واتە شعری کرێکاری شعری ژیان و خەباتی چینی کرێکارە. چیرۆکی نەبەردە چینایەتیەکانی کرێکارە لە دژی بورژوازی و دام و دەستگاکانی سەرمایەداری. مۆتیڤی شعری کرێکاری لەگەڵ ڕەوتی خەباتی چینایەتی کرێکاری بەرز و نزم دەبێتەوە. باری ناهەمواری ژیانی کرێکاران سەعاتکاری زۆر، کرێی کەم، نەبوونی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و تەندروستیەکان، نائەمنی شۆنیکار، ناڕێکخراوبوونی کرێکاران، ئامرازەکانی خەبات لە چەشنی مانگرتن و ناڕزایەتی بە تاک و بە ئەمانە کوێی بە دەنەیەکی گەورەترین لە کۆمەڵ خۆپیشاندەران تا دەگاتە خەباتی چەکداری و شۆڕش ئیرادەیەکی توکمە بۆ دەرخستنی ئایدێنتی ئەدەبی چینایەتی کرێکار. بەرهەمەی ئەدەبی کرێکاری لێرەوە پێناسەی خۆی دەکات و سنووربەندی لەگەڵ ڕەوت و ڕێبازە ئەدەبیەکانی بورژوازی دەکات بە تایبەتیش ئەو ئەدەبە ڕیفیزیۆنیستەی کە زۆر جار بە ناوی کرێکارەوە خۆی نمایش دەکات. شعری کرێکاری پارێزەری بەرژەوەندی کرێکارە هەوڵیش دەدات لەژێر سێبەری خەباتی کرێکاری لەسەر ئەو ئایکۆنانە کار بکات کە ڕۆڵیان هەیە لە برنەپێشەوەی خەباتی چینایەتی.
چینی کرێکار لە چینایەتیەکانی لە چەشنی ماتریال و خەباتی ڕۆژانەی خۆیدا سەرباری پێداویستیە سیاسیە ئەبزاری خەباتکارانی وەکو حیزب و ڕێکخراو تاد پێویستی بە ئەدەب و هونەرێکەیە کە ئەکسکەرەوەی واقعەتی خەباتی چینایەتی بێت. پێویستی بەوە هەیە کە بەردەوام لە جۆش و خۆشدا بێت و هەمیشە ئەحساساتە چینایەتیەکانیان داستانە نەبەردەکانی خۆی لە ڕابردوو ئێستادا بناسێت وە لێرەوە وەک پێویستی سەردەم دەست و پەنجەی لەگەڵدا نەرم بکات. خەسڵەتەکانی ئەدەبی کرێکاری بە بۆ چوونی من ئەدەبی کرێکاری بە چەند خەسڵەت و تایبەتمەندیەک دەناسرێتەوە کە بەرچاوترینیان ئەمانە. یەکەم، ئەدەبی کرێکاری هەڵقوڵاوی ناو جەرگەی ژیان و خەباتی چینایەتی چینی کرێکارە لە ململانەیە لەگەڵ سەرماداران و دام و دەستگا سەرکوتگرەکانی. ئەدەبی کرێکاری لە کێشمەکێش و پێکدادانە چینایەتیەکانەوە لەدایک دەبێت و ئاسۆیەک کە پێکدادانە چینایەتیە هەیەتی ئاسۆ و ئامانجی شعری کرێکاریە. دووهەم، ئەدەبی کرێکاری جەهەتگیری تێکۆشانی چینی کرێکارە و پارێزەری بەرژەوەندی چینایەتی ئەو چینەیە. ئەدەبی کرێکاری گۆڕانی خەباتی ژنانی کرێکار و حەسرەت و سەختیەکانی خەبات و ئاهی پیرە مێردێک و نرکەی منداڵێکی ئیشکەر و سکاڵای دڵی کچێکی ماندووی دەستی کۆنەپەرست و شەکانەوەی ئاڵای ململانەی ناو کارگاکان و هەناسەی زیندانیەک و تات. نیشاندانی هەموو ئەم دیمەنانە و ڕەنگ ڕێژکردنیان بە ئاسۆ و ئامانجی چینایەتی کرێکاری ئەرکی ئەدەبی کرێکاریە. بە ئاسۆیەکی ئینسانیەوە دەڕوانێتە ژیان و تاکو و کۆمەلگا و ئینسانیەتی ئینسان وەک کڕۆکی خۆی بەرجەستە دەکاتەوە. سێهەم، ئەدەبی کرێکاری لە بەرامبەر ئاسۆی کۆنەپەرستی مەیل و ڕەوتە چالاکەکانی لیبرالیزم و کۆنەخوازی و ئاینی و نەتەوەیدا دەوەستێتەوە و تێدەکۆشێت کرێکار لە جەنگە چینایەتیەکەی خۆیدا بە ئاسۆیەکی ئینسانی و ئەنتەرناسیۆناڵی چەکدار بکات. ئەگەرچی لە ڕووی تەکنیک و هونەرەوە ڕەنگە بە پێی پێویست نەیتوانی بێت تەکنیکێکی نوێ و ئاخرین دەستکەوتە هونەریەکانی بەشەر سوود لێ بینێت و بەدەستەوە بگرێت، بەڵام وەک یەک ڕەوتی ئەدەبی خاوەن تەکنیک لە ئاستی جیهاندا بوونی خۆی سلماندووە. چینی کرێکار بە درێژایی مێژوو پڕ لە خەبات و فیداکاری خۆی خاوەنی جۆرێک لە فەرهەنگ و ئەدەب و هونەری خۆی بووە. پێ بەپێی گەشە و بەرەو پێچوونی قۆناغەکانی خەبات ئەدەب و هونەرەکەشی گەشەی کردووە. بەڵام ئەگەر بەراوردی ئاستی تێکۆشانی چینایەتی کرێکار و ئەدەبەکەی بکەین، دەبینین بەردەوام لاوازی ئەدەبی هەبووە، واتە ئەدەبەکەی لە دواتر بووە. پێنجەم، سەرجەم دەستگا ڕۆشنبیری و ئەدەبی و کارە ئەنسۆلۆژی و سەرچاوەکانی ئینتەرنێتیش کەم تا زۆر ئاوریان لەم ڕەوتە ئەدەبیە جیهانیە نەداوەتەوە بگرە ئاگاهانە و هۆشیارانە پشتگویان خستووە و لە خەڵک و چینی کرێکاریان شاردوتەوە یان کەمترین زانیاریان خستۆتە بەردەست. شەشەم، تەواوی ڕەوت و ڕێبازە فکری و هونەری و سیاسیەکانی بورژوازی دەهۆڵی مەرگی کۆمونیزم و ئەدەبەکەی دەکوتن و ناوی ئەدەب و شعری کرێکاری وەک ئەدەبێکی بێ ئەرزش دەهێنن و بە مەسحەبی ناو دەبرێ و سەفسەتە بازەکانی ناو کایەی ئەدەبی کوردیش وەک ڕەوتێکی ئایدۆلۆژی ڕۆشنبیری کوردیش هەمیشە خۆیان لە ناوهێنانی ئەو ئەدەبە پاراستووە تا بە هیچ شێوەیەک زەینی خوێنەری کورد بەلای ئەو ئەدەبەدا نەچێت. بورژوازی جیهانیش بۆ تەحقیر و تەختیرکردنی کرێکاران بە $100 ملیۆن سەرف دەکات و سەدان ئۆرگان و ڕۆژنامە و گۆڤار و کتێب بڵاو دەکاتەوە. ساڵانە سەدان فێستیڤاڵ و ئاهەنگ و ساز دەکات و بەدایان هەزار نووسەر و شاعیر و ئەدیب و قەڵەم بەدەستی کڕیەوە و دەکرێت و کاریان پێ دەکات تا ڕووی دزەوی نظامی چەوسەنەری سەرمایه‌داری جوان نیشان بدەن و خۆڵ بکەنە چاوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. حوتەم، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا تا چینەکان و جیاوازی چیناتی لەسەر ڕووی زەوی بمێنێ، ململانەی نێوان کرێکار و بورژوازی هەردەمێنێ و ئەدەبی چیناتی کرێکاریش هەردەمێنێ. تێوری ڕەخنەی ئەدەبی کرێکاری تێوریەکی بارگاویە و بە مارکسیسم. ئەم تێوریە توانانی خوێندنەوەی و لێکدانەوەی دەق ئەدەبیەکانی هەیە. خوێندنەوەیکی کۆمەڵایەتی چینایەتی دەق و ئاراستەی فکری ناو دەق و نووسەر دەکا و لە هەمان کاتیشدا دەق و نووسەر دەخاتە ژێر شرۆفە و هەڵسەنگاندنەکانی. لە ڕێی ڕەخنەی ئەدەبی کرێکاری یان مارکسیستیەوە دەتوانرێت سەنگەری ئەدەبی کرێکاری بتەوە و بەهێز بکرێ و لە هەمان کاتیشدا ماهیەتی ئەدەبی بورژوازی دەربخرێ و هەروەها نووسەرانی کۆنەپەرستی بورژوازیش بخرێتە بەر نەشتەرگەری و ڕەخنەیەوە. ڕەخنەی ئەدەبی کرێکاری یان مارکسیستی
پایەیەکی گرنگی گەشا و بەرەو پێشچوونی ئەدەبی کرێکاریە. بانیژەیە کە دەتوانین لێوەی تەواوی ئەدەبی بورژوازی ببینین و قسەی خۆمانی لەسەر بکەین. بایەخی چینایەتی ئەم ڕەخنەیە لەوە دێکە بە ڕۆیا و جیهانبینیەکی ماتریالیستانەی مێژووییەوە دنیا و دیاردەکان و کۆمەلگا و مرۆڤ شیک دەکاتەوە و ئاور لە کەلپوری چینایەتی ئینسانەکان دەداتەوە و هەوڵیش دەدات ئاماژە بەڕەوتی بەرەو پێشچوونی کۆمەلگا و ژیانی ئینسانەکان بدات. ئەرکێک کە ڕەخنەی ئەدەبی مارکسیستی پێی هەڵدەستێ زۆر گەورەترە لە ڕۆڵی دەق و بەرهەمە ئەدەبیەکان. ئەگەر دەقی ئەدەبی کرێکاری بتوانێت تیش بخاتە سەر پەنتکێکی دیاریکراو لە کۆمەلگاوە ژیانی مرۆڤ، ئاوا ڕەخنەی ئەدەبی مارکسیستی تەواوی نەعەداڵەتیەکانی کۆمەلگای چینایەتی بورژوازی دەخاتە ژێر نەشتەرگەری وشە و لێکدانەوەکانەوە. ڕەخنەی ئەدەبی کرێکاری هەمیشە لە دەرەوەی مەعمەعەی سیاسی و سەفسەتەبازیەکانی نێودونیای ڕەخنەی ئەدەبیەوە لە هەوڵی ئەوەدا دەبێت بە قسەی ڕۆشن و بە فاکتی واقعی ئارگیومنتی خۆی بخاتە بەردەم و وەڵامی خۆی بە ئاریشە و کێشە بنەڕەتیەکانی بەرەو پێشچوونی ئەدەبی شۆڕشگێڕانە بداتەوە بێ ئەوەی بکەوێتە ناو فەزای کۆنتامینێتی بورژوازیەوە. فەزای کۆنتامینێتی واکە دەیان ناولێنانی جیاجیا لە قەیرانەکانی خۆی دەنێن تا بە خەڵکی ستەمدی دەبڵێن ئەها ئەوە ئێمەش ڕێگا چارەمان هەیە و ئاسۆی کارکردنمان ڕوونا. خودی قەیرانی ئەدەبی بورژوازی بەگشتی و ئەدەبی ئیندیڤیدواڵ لیبرالی کوردی بە تایبەتی لە ئەنجامی نەبوونی ئاسۆیەکی ڕوونی کارکردن و داهێنانەوە لیبرالی کوردی لە بەردەم بێبەرهەمیەکی کۆشەندەدایە سەرچاوی گرتووە. ئەدەبی ئیندیڤیدواڵ و هەر خەریکی خۆجوێینەوەیە. ئەدەبی کرێکاری تێدەکۆشێ بۆ زیاتر نابودکردنی ئەو ئاسۆ تاریکەی ئەدەبی بورژوازی و خستنەڕووی ئاسۆ و شۆڕشگێڕانەی کرێکاری لە میانی دەق و نووسینەکانیدا. بەو پێی کە ئەدەبی کرێکاری پایەکەی لەسەر ئینسانیەتی ئینسانە دامەزراوە. لێرەوە تەواوی ئازادیە تاکەکان و ئارەزوو خولیان مرۆڤەکان تا دەگاتە ئارەزووە و هۆمۆسێکسوالەکان و گۆڕینی جەندەر لەژێر چەتری ئەدەبی ئینسانی خۆیان دەبینەوە و لێرەشەوە ئەدەبی کرێکاری وەک ئەدەبی مدافع لەو ئارەزوو خولیا و ئاواتی تاکە کەسیانە دەردەکەوێت و بە ئەرکی خۆی دەزانێت بەرگریان لێ بکات و سپۆرتیان بکات. مەسلەی سێکس و عێشق و خۆشەویستی وەک چالاکی ئینسانی لە ئەدەبدا ناکەوێتە دەرەوەی بازنەی ئەدەبی ئینسانیەوە. لەمە ژواوەتر ئەمڕۆ ئەدەبی بورژوازی خۆی کردوتە خاوەن و وارسی ئەدەبی ئیرۆتیکیکی ڕۆمانسی و سێکسی لەبەر ئەوەی هۆکارێکیشە بۆ وچاخستنەوە و درێژەدان. سێکس چالاکیەکی بایلۆژیە و سەرباری چێژ و خۆشی بە ژیان کە لە بنچینەدا جێگای لەنێو بازنەی ئەدەبی کرێکاریدایە و هیچ پەیوەندیەکی بە ئەدەبی بورژوازیەوە نییە. ئەوە نەبێت کە بورژوازی بستویەتی و دەیەوێت سێکس بکاتە کاڵا وەگە سەرچاوەیەک بۆ بەدەستهێنانی سەرمایە. ئەدەبی کرێکاری ڕاشکاوانە بەرگری لە دەقە ئێرۆتیک و سێکسیەکان دەکات و هەروەها سپۆرت و گزارش لە حەز و خولیای ئینسانی هۆمۆسێکسوالەکان و گۆڕینی جەندەر دەکات. ئەدەبی کرێکاری لە پەیوەندیەکی تونند و تۆڵدایە لەگەڵ ئەدەبی فێمینیستی، چونکە ئەم ئەدەبە وەک ئەدەبی بزوتنەوەیەکی ئینسانی کە خوازیاری یەکسانی ژن و پیاوانە و لە هەمان کاتیشدا پێداگری لەسەر مافە بنەڕەتیە ئینسانیەکانی ژنان دەکات لە مەیدان و کایە جیاوازەکانی ژیانی کۆمەلگا. لە دنیای ئەدەبیاتدا شتێک نییە بە ناوی ئەدەبی ژنان و ئەدەبی پیاوان و ئەدەبی لاوان و ئەدەبی ڕەشپێستەکان و ئەدەبی ناو ناتۆڕەی جیاواز. ئەم ناولێنانە ناولێنانی بورژوازین تا ژنان و پیاوان لە بواری داهێنانی خەیاڵی و ئەدەبیدا لێک جیا بکاتەوە و نەهێڵن لە بەرەیەکدا بەرەی ئینسانی شۆڕژگەر پێکەوە دەست لە ناو دەست یەکگرتووانە خەبات بکەن و داهێنان پێشکەش بە مرۆڤایەتی بکەن. لە گۆشەنیگای ئەدەبی کرێکاریەوە ئەم پولینکردانە بە تەواوی ڕەت دەکرێتەوە وەک چۆن نخبە لە ئەدەبی کرێکاریدا بوونی نییە و جێگای ڕخنەی جددیە و لە ئەدەبی بورژوازی پیرۆز دەکرێت، ئاواش هەردا بەشکاریەک لەسەر بنچینەی جەندەر، سێکس، تەمەن، ڕەنگی پێست، سنووری جۆغرافیا و نەتەوە لە ئەدەب جێگای ڕەت کردێتەوە. لێرەدا جێخۆیەتی ئاماژە بە ئەدەبی منداڵان بکەین. ئەم ئەدەبە بایەخی تایبەتی خۆی هەیە چونکە لە پەیوەندیەکی بەهێزدا لەگەڵ پەروەردەی کۆمۆنیستی. گرنگە منداڵان پشتگیری بەهرە و توانایەکان بکرێت و کار بکرێت ئەو بەهرە و توانایە بچێتە ئاستێکی شیا و گونجاو. گرنگە نەهێڵی منداڵان بە خورافەی ئاینی و بە ترس و تێکشکاندنی کەسایەتی ئەو ناتەندروستانە لە ناو کۆمەلگا بدرێتە دەست تا چارەنووسێکی تاریک.
ئەدەبی کرێکاری دەبێت بایەخی جددی بە ئەدەب و پەروەردەی ئینسانی منداڵان بدات. گرنگە زامنی داهاتووی گەش و ڕووناک لەسەر دەستینەوەی نێ هەڵگری پەروەردەی کۆمونیستی بێتە دی. ئەدەبی منداڵان دەتوانێت زەین و هۆشی منداڵ لەسەر بەها و ماتریاڵە گرنگەکانی ژیان ڕابێنێ و گەشەی پێ بدات. ئەدەبی کرێکاری دەبێت بە ئەرکی خۆی بزانێ بڕەو بە ئەدەبی منداڵان بدات و ئەو ئەدەبە بارگاوی بکات بە بەها ئینسانیەکان. بە بۆچینی من شعر بە هیچ شێوەیەک ئیلهام نییە، بەڵکو کاریگەری واقعیە لەسەر هەست و نەستی ئینسانەکان. ئینسانەکانیش وەکو دژەکردارێک لە بەرامبەر ئەو کاریگەریە دێن گزارش لە واقعیە دەکەن و بە ئاستی جیاجیا پەیوەندی خۆیان و واقع نیشان دەدەن کە تا چ ئەندازەیەک ئەو واقعیانە قبوڵە یان ڕەتی دەکەنەوە. پێویستی بەکاربردنی دەستە واژەی ئیلهامیش لێەوە سەرچاوە دەگرێت کە شاعران هەوڵیان داوە و هەوڵ دەدەن خۆ لە خەڵکدا بڕن و جیا بکەنەوە. بە وتەیەکی دی ئیلهامبوونی شعر برەودانە بە نوخبەویەت. ئەمەش ڕەگی چینایەتی خۆی هەیە و ئاو لە ئایدۆلۆژیای بورژوازی دەخواتەوە. بۆیە ئیلهامی شعری هیچ پەیوەندیەکی بە شعری ڕادیکاڵ و کرێکاریەوە نییە و ئەم دەستە واژەیە لە فەرهەنگی ڕادیکاڵی کرێکاریدا هیچ جێگایەکی نییە و خۆ ئەگەر ناهۆشیارانەش بەکارپێنرێت ئاواجگە لە تەقلیدێکی بورژوازیانە هیچی تر نییە. مێژووی ئەدەبی کرێکاری مێژوویەکی دیاریکراو نییە تا بزانرێت لە چە سات و ساڵی دەستی پێکردووە و کەی کۆتایی دێ. لەگەڵ سەرهەڵدان و پەیدابوونی بورژوازی لە کۆمەڵگای چینایەتی سەرمایه‌داری کە کۆیلەتی بەرهەمهێنا، خەباتیش بۆ ڕزگاربوون لەو کۆیلەتیە دەستی پێکردووە. ئینسانەکانیش بە هونەر و ئەدەب گزارشیان لەو خەون و ئاواتەی خۆیان کردووە. هەر هەوڵدانێک، نووسینێک دەقێک لەم گۆشەنیگایەوە نووسرابێت دەچێتە سەر خەرمانی کولتوری ئەدەبی کرێکاری. ئاستی گەشەی ئەدەبی کرێکاریش پێ بە پێی چوونە سەر و هاتنە خواری کێڕی خەباتی چینایەتی بەرز و نەزم دەبێتەوە. بەڵام هەرگیز گڕی ئەو ئەدەبە خامۆش نەبووە و نابێت و ژی لە مۆکەی ناکوژێتەوە. تا کۆمەڵگای چینایەتی هەبێت ئەو ئەدەبەش هەر دەبێت و بە پێچەوانەی هەرگیز دووچاری تواننەوە و فەنا سەرجەم ئیدعا و پرۆپاگەندەی ئەدەبی چین و توێژەکانی تر نابێتەوە. بە کورتی ئەدەبی کرێکاری لەگەڵ خەبات و ململانی مرۆڤ لەگەڵ سیستم و یاسا و نۆرمەکانی ژیان و کۆمەلگا لەدایک بووەوە تا مرۆڤ و ململانی و خەباتما بێ ئەو ئەدەبەش هەردەمێنێ. لیبرالی کوردی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی ئەدەبی کوردیدا باڵا دەستە و ئەدەبی ئیندۆجیجواڵ ڕەهەندیەکانیان سێبەریان بەسەرەوە هەیە. لە سێ دەی ڕابردوودا تا ئەم ساتەش شان بەشانی حیزبە سیاسیەکانی کوردستان ڕۆڵێکی ئێجگار نێگەتیڤیان گێڕاوە و دەیگێڕن لە پێناو تێشکاندنی ئیرادەی شۆڕشگێڕانەی خوێنەر و خەڵکی کوردستان لەلایەک و هەوڵدانی بۆ بێڕۆیاکردنی خوێنەر سەبارەت بە سەرچاوەی دەرد و مەینەتیەکانی ژیانیان لەلایەکی تر. ئەم مۆدێلە لە ئەدەب و کاریزما ئەدەبیەکان شتێنین نامۆ بە مێژوو، بەڵکو لە زۆرێک لە بڕگە مێژوویەکانی میلەت و وڵاتانی جۆراوجۆر ئەو مێژووە کاڵتر یان تۆختە بینراوە و دەبینرێ. کرۆکی ئەم ئەدەبە کرۆکێکی دوور لە ئینسان و کۆنەپەرستانەیە. ڕایە لەو پەیوەندیەکی تند لیبرالی کوردی وەک چۆن پێویستی بە لە نێوان ئەم ئەدەبە و بورژوازیدا هەیە، بورژوا ئامراز و پەیداویستیەکانی مانەوەی هەیە، بەو جۆرەش پێویستی بە ئەدەبی ئیندیڤیدواڵی لیبرالی کوردی هەیە و پشتیوانی لێ دەکات. ئەم ڤێرژەنە لە ئەدەبی بورژوازی لە سێ دەهەی ڕابردوو بە وردی ئیشی لەسەر تاکی کورد کردووە. لیبرالی کوردی بەو ئەدەبە دەوترێت کە ئەمڕۆ پانتاییەکی فراوانی لە ئەدەبی ئیندۆڤیدواڵ بزوتنەوەی ئەدەبی کوردی داگیر کردووە و بەشێک لە ناودارترین نووسەرانێک خەریکن بڕاوی پێدەدەن. ئەدەبی تا ڕادەیەک باوی ئەمڕۆی کوردیە کە میدیای کوردی سپۆرتی دەکات و لە پشتیەوە بێستاوە. ئەو ئەدەبێت کە سەرەتا گروپی ڕەهەن لە ناوەڕاستی دەی هەشتاکانی سەدەی ڕابردوو لە ئەنجامی ڕەخنەیەکی گشتی و هەمەلایەنەوە ئیشی لەسەر کردووە وەک مۆدێلێک لە ناو بزوتنەوەی ئەدەبی کوردی خۆی چەسباند.
پای هەستانی کارەکانی ئەم مۆدلە ئەدەبیە لە مێتۆدی بنیادگەریەوە سەرچاوی گرتووە. ئەم ڕەوتە ئەدەبیە هەوڵیدا لە ئەدەبی باوی کوردی دەی هەفتاکان و هەشتاکان جیاوازتر بێ و پێ بەپێی لەگەڵ فراوانبوونەوە و سەقامگیری زیاتری ئەم ئەدەبە تا ئیتر لە دەی نەوەدەکان و سەرەتای هەزارەی سێهەم دەبێتە کاریگەرترین ڕەوتی ئەدەبی کە کۆی پێکهاتەی ئەدەب و ڕۆشنبیری کوردی خستە ژێر هێژبوونی خۆیەوە. لەم سیاقە لیبرالی کوردی توانی لەسەر پێی خۆی بوەستێ و نەک هەر مێژوویەوە ئەدەبی ئیندۆفێجوال ئەمەش، بەڵکو توانی زنجیرەیەک ئاڵوگۆڕ لە پێکهاتەی ئەدەبی کوردیدا بکات و لە هەمان کاتیشدا کۆمەڵێ بنەما و پرەنسیپ وەک کولتور، بەڵام کولتورێکی ناشیرین جێبخن. یەکێک لەو بنەمایانە خوڵقانی کاریزما و بڕەودان بوو بە ئیشکردن لەسەر کاریزمای کەسێتی. ئەمەش جوان لە لێکدانەوە و نووسین و وتار و تەنانەت قسەکردنی پەیڕەوکەرانی ئەو ڕەوتە هەست پێ دەکرێت. شایانی وتنە فەلسەفە هاتنە مەیدانی وا سەرهەڵدانی ئەم ڕەوتە ئەدەبیە ڕزگارکردنی ئەدەبی سەردەستە و باوی کوردی بوو لە مەرگ. ئەم فەریاد ڕەسە لە ڕۆژگارێکدا سەری هەڵدا کە ئەدەبی کرێکاری و شۆڕشگێڕانە لە ئارادا بوو کە نەک هەر لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهانیش وەک ئێستا پاشەکشەی پێنەکرا بوو. ئەم ڕەوتە ئەدەبیە سەرباری ئەم بنەمایانە باسمان کرد بە چەند خەسڵەتێک دەناسرێتەوە. منیش هەوڵ دەدەم لە چەند خاڵێکدا بیان خەمەڕۆ. درودی من ئەو دیلەم بیر و باوەڕی شۆرشگێڕانەی زیندانە سیاسەکانە، ئەوانەی وا لە گێر سەختترین ئەسکەندەدا بیر و باوەڕی شۆرشگێڕانەی خۆیان بناکەن. من ئەو دیلەم لە زیندانی تاریکە هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێم بە ناوازان هەڵقەی داوی باریکە حافظمجی ئەبچرینی هەنگاوێم حافظمجی ئەبچرینی هەنگاوێم. من ئەو دیلەم لە پشورەی پۆڵاوە ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم، ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم. باگری سور باروی آسمان نوسرا بند بندی آینامهی برواتم مادامیدی زور بیگالم لا پشتا دیر گولاو پسرما بو خاسم دیر گولاو پسرما بو خاسم. من ئەو دیلەم لە پشورەی پۆڵاوە ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم، ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم. من ئەو دیلەم کە سرنجی بێباکم سڵ لە چاوی پڕ لە قینی زقناکەم، دانە چیری گورگی هاری سارلاکم، زاتی یانی نالەبی
وملقيناكم ذاتياني لا لذي وملقيناكم من أوديلم لا بشوري فولا أصيه واي يا شمال جيزبيناكم أصيه واي يا شمال جيزبيناكم من أوديدم كاسر جيبي باكم ظلت شاوي فرلقيني ذقناكم من أوديدم كادي كاري زور دارم دلي لابر قورينا لم ألرزي تاشر تركا قلبي لاشي زام دارم خوي خرافتر لا نفينا آقوزي خوي خرافتر لا نفينا آقوزي من أوديدم لا بشوري فولا آصوي هواي يا شمر جيزويناكم آصوي هواي يا شمر جيزويناكم آصوي هواي يا شمر جيزويناكم. لیبرالی کوردی خەستەتەکانی ئەدەبی ئیندۆفیجوال. یەکەم، ئەم ئەدەبە گوایە بنەمای کارەکانی خەیاڵ و گومانە و دەرنانی یەقینە لە جیهانی دەقی ئەدەبیدا. لێرەدا دەکەوێتە بەرامبەرکێ لەگەڵ هاوکێشەی ئەدەب و سیاست. گومانی تێدا نییە کە پەیوەندی نێوان ئەدەب و سیاست پەیوەندیەکی مێژووی قوڵە. ڕەتکردنەوەی بە سیاستکردنی ئەدەب لەژێر هەر بڕووبیانوویەک بێت لە بنچینەدا ڕەتکردنەوەی بە سیاستکردنی ئەدەب نییە، بەڵکو ڕەتکردنەوەی بە چینایەتیکردنی ئەدەبە یان ڕوونتر بڵێم ڕەتکردنەوەی بە کرێکاریکردنی ئەدەبە. ئەم ڕەوتە ئەگەرچی ڕووکەشانە ڕەخنە لەم بۆچوونە دەگرێ و هاوکێشەی ئەدەب و سیاست ڕەت دەکاتەوە کەچی لە بەرامبەر ئەدەبی شۆڕشگرانەی کرێکاریان بە چینایەتیکردنی ئەدەب فشاری ڕقەبەرایەتی و سەنگەرگرتنی لە خەڵکی هەژار بەرز و بەرزتر دەبێتەوە. ئەم دەموچاوە بە هەر جۆرێک مەکیاج بکات ناتوانێت جەوهەری دژە شۆڕش و دژە شۆڕشگرانەی خۆی بشارێتەوە. دووهەمیان، پەیوەندی نێوان ئەدەب و واقع لای ڕەوتی ئەدەبی ئیندۆفیجوال بنچینەی وێناکردنی واقع و ڕنگدانەوەی ئەو واقعیە دانەمەزراوە، بەڵکو داهێنانی ئەدەبی پارچەیەکە لە خەیاڵ و لای ئەوان نەپەیوەندی بە واقعیەوە هەیە و نەواقع ئەکس دەکاتەوە، بەڵکو بە هونەر و زمان واقعیکی تر لە خەیاڵ دروست دەکا و خوێنەریش دەکێشێتە نێو ئەو واقعە تازەیەوە. بەم پێیە باسکردن لە تێرۆری ڕۆژنامە نووسێک، ئاهی ناو دڵ و دەرونی دایکێکی جەگەر سوتاو، ئازاری باوکێک لەبەر هەژاری و دەستەنگی کە دوو ڕۆژە نانی نەداوەتە منداڵەکانی، دەست یان پەنجە پەڕینی کرێکارێک لە کاتی کارکردندا بەهۆی ئامێرەکانی کارکردنەوە لە کاتی چاپکردنی کتێبێک یان ڕۆژنامەیەک، خۆکوژی گەنجێک لە ئەنجامی بێکاری، خۆسووتاندنی ژنێک کە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی یان بەهۆی دواکەوتووی خێزانەکەیەوە کە بە زۆر دەڕواتەشوو، کوشتنی ژنێکی لیبرالی کوردی خۆی لەژێر پەردەی ناموس پەرستیدا و زۆرشتی تر، هەموو ئەمانە ئەدەبی ئیندۆفیجوال لیان لادا و پشتیان تێدەکا و ئاوڕیان لێ ناداتەوە. خۆگەر لاشی لێ بکەنەوە ئاوا بە ئاسۆ و جیهانبینیەکی بورژوازیانەوە ئیشی لەسەر دەکەن. ئەم نووسەرانە خۆشیان بە بەرەی خەڵک دەزانن و ئەمە جگە لەوەی خۆیان بەداهێنەر و پێشڕەو دادەنێن و چاوەڕوانی ئەوەشیان لە خوێنەر هەیە وەک پێغەمبەرێکی ئیلهام بەخش ناویان بێنن. ئەم ڕۆتە ئەدەبیە هەرچیەک بکات و هەر دەقێک لە بەرگێکی هونەری قەشەنگیش نمایش بکات، ئەو دەقە ناچێتە چوارچێوەی خزمەتکردن بە ئینسان و مەسەلە گرنگەکانی ژیانی کۆمەڵایەتی. بۆیە ئەو ئەدەبە بۆ خەڵک و ژیانی پڕ لە کۆیلەتی خەڵک سلکەتورێکی قوڕاوی ناهێنێ. سێهەم، ئەم ڕەوتە وەک خۆشیان ئەدعا دەکەن ئەدەبی نوخبە پەرەپێ دەدەن.
ئەدەبی فراوانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش جێگایەکی نییە لە دیدگای چینایەتی ئەواندا. هەر بۆیە ئەدەبی ئەم ڕەوتە ئەدەبی تاک و ئیندۆفیجواڵە و خەمی کۆمەلگایان نییە و دەقەکانیان چەند لە لەم تاکە گۆشەگیرە بکاتەوە هێشتا پێیان کەمە. چوارم، کوشتنی کۆ و دەنگی کۆ و ڕەخنە بارانکردنی هەر دەقێک کە ڕووی لە خەڵکی ستەمدیدەی کوردستان بێت. گەڕانەوە بۆ تاک وەک مەرجعیەتی خوڵقاوی ئەدەبی و پشتکردن لەو کولتورەی کە بە ئەدەبی شۆڕشگێڕانە ناو دەبرێت. پێنجم، ئینکارکردنی ململانەی چینایەتی و دژایەتیکردنی کارەکتەری چینی کرێکار وەک هێزی ئاڵوگۆڕبەخشی ژیان و کۆمەلگا و لە بەرامبەردا نیشاندانی ئەزەلیەت و ئەبەدیەتی نظامی ستەمگەری بورژوازی. شەشەم، ماهیەتی ڕەوتی ئیندۆفیجواڵ کێشەی لەگەڵ ناوەڕۆکی کۆنەپەرستانەی ڕەوتە ئاینیەکان و خۆرافە و کولتوری دژی ئینسانیدا نییە. نووسەرانی وەک ڕێبین هەردی و مەریوان وریا قانە لە چەندین بۆنە داستایشی ئیسلامی سیاسی و باڵی ڕاستی بزوتنەوەی کوردایەتیان کردووە و دەیکەن ئەم ڕەوتە و پەیڕەوکەرانی خۆیان بەلایەنگری مافی مرۆڤ و دموکراتیک و ئازادی ڕووکەشانە دەزانن و هەموو ئەمانە دەکەن تەنها لەبەر خاتری داپۆشین و شاردنەوەی ڕوخساری دزەوی خۆیان. دژایەتیکردنی ڕادیکالیزم و ئاڵوگۆڕی شۆڕشگێڕانە و قودرەتی خەباتکارانەی چینی کرێکار جگە لە کۆنەپەرستی هیچی تر نییە. حوتم، ئەم ڕەوتە ئەدەبیە ئەوەندەی ئیشی لەسەر کوشتنی ڕۆحی بەرەنگاری و شۆڕشگێڕانەی خەڵک کردووە نیو هێندەی ئیشی لەسەر فراوانترکردنەوەی ئاسۆی بیرکردنەوەی خوێنەر و خەڵک نەکردووە. خوێنەر هەمیشە لە دوای خوێندنەوەی هەر کتێبێک کە بۆ ئینسان و جوانی ئینسانیەت نووسرابێ شتێک فێر بووە، بەڵام دوای خوێندنەوەی کتێبەکانی نووسرانی ئەم ڕەوتە واتە کە بە قسەی خۆیان پڕە لە مەعاریفە و خوێنەری وشیار جگە لە سەرگێژە و سەفسەتە بازی هیچی هەڵناکرێنێ. هەشتم، دوجار ئەم ئەدەبە ئەدەبی پارێزەر و پشتیوانی دەسەڵات و حاکمە مافیاکانی کوردستان و حیزبە سیاسیەکانن. نووسەرانی ئەم ڕەوتە ئەدەبیە بەرگریکاری بێ ئەملا و ئەولای بەرژەوەندیە مادیەکانی دەسەڵاتی کۆنەپەرستی کوردی، ئەو دەسەڵاتەیە کە بە هەموو جۆرێک سپۆرتی ئەم ڕەوتە ئەدەبیە دەکات.
بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە بەرنمەی دیدار و ڕاوە کە لەم هەفتەیەدا بابەتێکمان پێشکەشکردن لە ژێرناوی زمان لە ئەدەبی کرێکاریدا لە نووسینی عەبدوڵڵا سلەیمان ناسراو بە مەشغەڵ. هیوادارین کە جێگای سەرنجی ئێوەی خۆشەویستیش بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەگەشتنەوەیکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.